gerilla hacacıya gerilla armancacıya gerilla aşkadilla gerilla gerilla bazacıya gerilla armancacıya gerilla sevradilla gerilla gerilla gerilla. سلااوتان لەبێم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانتان پێشکەشەکەین. هەپەکە لە ڕاگەنراکدا ماژەی بۆ کردووە هێرشی داگیرکاری کە لە 16 نیسان لە هەرێمی مەتینا دەستی پێکردووە بە پشتیوانی پەتەکە بەرفراوان بوو کەوتۆتە قۆناغی نوێەوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەکە لە ڕاگەنراکدا دەڵێت لە هەرێمی مەتینا سوپای تورکی داگیرکار لە هێرشە داگیرکاریەکانی لە هێڵی گردی پارچەلیەوە بەرەو گردی شەید دڵبرین ڕۆیشتووە لە 26 نیسان گۆڕەپانی بەرخۆدانی گۆلکا بە هەلیکۆپتەری هێرشبەر بۆردومان کراوە. دواتریش بە هەلیکۆپتەری سکۆرسی داگیرکەران لە گردی شەید ئەزدا دابەزێنراوە. هاوکات لە گوندی قەدیش کە لە ژێر کۆنتڕۆڵی پەدەکەدا حەفارە بەرەو گۆڕەپانی بەرخۆدانی گۆلکا گواستراوەتەوە. هەر لە ڕاگەنراوەکەدا ئەماژە بۆ کراوە سوپای تورک بە پشتیوانی پەدەکە ڕێگە دروست دەکەن هەم لە گۆڕەپانەکان جێگیر دەبن هەمیش دەچنە سەر تونێلەکانی شەڕ. لە دۆخی هەنووکەیدا سوپای تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی گۆلکا لەسەر گردەکانی شەید حەسەن شەید سورخوێن شەید ئەزدا و شەید دڵبرین بەم جۆرە هێرشە داگیرکاریەکانی لە 16 نیسان لە هەرێمی مەتینا دەست پێکردووە بە پشتیوانی پەدەکە بەرفراوان بووە و کەوتۆتە قۆناغێکی نوێەوە. هەروە لافتانی لە 26 نیسان هێزەکانی ڕا لە گردی بێپلا نەقەبی شابنیک و شەرانشێت جێگیر بوون. لە هەمان کاتدا سوپای تورک لە گۆڕەپانی شەهید کەنداڵ و کەشانێک کەوتونەتە جم و جوڵەوە. ئاماژە بۆ کراوە ڕۆژانی 27 و 28 نیسانیش لەلایەن گەریلاکانی ژەستارەوە لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی و گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی بەچەکی قورس و چەکی نێو ئۆتۆماتیکی لە داگیرکەران درراوە و ئاماژە بۆ کراوە ڕۆژانی 27 و 28 نیسانیش گۆڕەپانی بەردەسووری هەرێمی حاجی ئۆمەران و گۆڕەپانی بەرخۆدانی شیلاتزێ سەری مەتینا بێشێل و دەرگەلی هەرێمی مەتینا و گۆڕەپانی گۆشینی هەرێمی خواکوڕێک گۆڕەپانی بەرخۆدانی شاخی شەید بەهار لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوی زاب بەگشتی 12 جار بە فڕۆکەی جەنگی بۆردومان کراوە. لە چەند ناوچەیەکی ئیستانبول دەست پێشخەری ڕۆڵەکانی ئاگر لە ڕۆژانی 26 و 27 ئەم مانگەدا 4 جار ببورن 4 ئۆتۆمبیلیان گڕ تێبەردا و یاخود سووتاندیانە. دەست پێشخەری ڕۆڵەکانی ئاگر لەبارەی ئەنجامدانی چەند چالێکێک و سووتاندنی 4 ئۆتۆمبیلی فاشستەکان لە ناوچە جیاوازەکانی ئیستانبول لە ڕاگەنرایەکدا دەڵێ ڕۆژانی 27 نیسان لە بلکدوسی ئیستانبول دوو ناوچەی جیا دوو ئۆتۆمبیل سووتێنراوە. باسەوەش دەکرێت ڕۆژی 26 ئەم مانگەش لە دوو ناوچەی جاجادا بە هەمان شێوە دوو ئۆتۆمبیلی دیکە سووتێنراون. کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە لەبارەی یەکی ئایر ڕۆژی کرێکارانی گیان و ڕاگەنرایەکی بڵاو کردوێتەوە و ڕاگەنراوەکەدا دەڵێ لەم ڕۆژەدا پانگ لە کرێکار و دۆستە دموکراتیەکانمان دەکەین ڕوو لە گۆڕەپانەکان کەن و هەڵمەتی ئازادی گردوونی بگەێنە لوتکەیەکی نوێ لە تێکۆشاندا. کمیته رهبر PKK dikeseta şeydeneke gulane de hemu şeyden azadi bibir ani go takasek u geleme u dosten geleme ve derfeten hatine afrandın baş pınarxinen ligel kekar keddaran ve xodiliyeke gulane derkevin yeke gulane roja yeke tip piştevani u tekoşina çina karkere u civakane ve hezen hilberiner u afriner ve enerji u potansiyala xoya diru ki tekoşina le her qade peş bixin u aktif bikarbeynin fazayamaya ku emni serdijin u civakame ya ku jaliye me ve hati afrandın ancak bi tekoşineke uha dikare jiveyrani u talana moderniteye kapitalist rızgar bibe PKK dazanin ku nakuki u kriz encama şerin teybetin ukut peşengen şeri cihane ya siyemi ku 30 salın devam dike reliber çareseriya kaos u krizan digire derketin ajı kaos u krizan ancak bi tekoşina hezen moderniteye alternatif ya moderniteye demokratik pekane PKK ku tirebe rapo
و پیکانین و پیشخستنا پارادیگمای مدرنیته دموکراتیک و تیایک گولانه بهتر درخستیه پیش سوسیالیزم لسر بنکه آزادی جنه و اکولوژیا جواکی جنو و پناسکر سوسیالیزم دموکراتیک آزانستیج سروریا دستلاتداری و دولت رزگار بو و مشلای یک گولانه بهتر گش بو ریبرا پوکو باندور لواتیا یک گولانه کریه خودی گرینگه که دیروکیه جبرویجی داخوازا آزادیا فیزیکی ریبرا پو د چالاکن یک گولانه دو بلاف کرنا پارادیگمای دموکراتیک اکولوژیک آزادی جنه یا له هر جهی وظیفه که بنگهینه ایرو گله کرد به تیبت جنه کرد به هشمندی آزادی ریخستنی پیشنگی شورشا جواکی دکن جسارت و فداکاریا کو جوان کرد دختا فدایانه یا اپویی ده پیشخستن الهام ده herkesi operasyon şoreşkeri yenji ali gerleyin azadiya Kurdistane leher qade bi teybetil zape der bengiran arteşatır ka faşist xisten berxodana çepemeniya azad a Kurd yali diji erişen Avrupa u hemjili Türkiye hevi u vina azadiye hin behter Kurdtike ev teva hezekemezinin u ve ev hez u hemu hezen demokratik u civaki yeni Türkiye u Kurdistane diye ke gulane de lidiji diktatorya faşist ya AKP MHP qadan da girin kuş kubratya diruki ya gelen Kurd bekin berxodana çepemeniya azad a Kurd yali diji erişen Avrupa u hemjili Türkiye hevi u vina azadiye hin behter Kurdtike eşkere ku faşizm AKP MHP u ali girin ve de dema peşteji erişen be heman rengi pek binen ve gelinli Türkiye hezen demokratik ungele Kurd berahe berxodar ali imrali u zape li diji van erişan li berxo bedin u serkeftine misoger bikin. پلیس آلمانیا ریبروجلان به فیلسوفی کرد نودبا. لامالپاری فرمی پلیسی برلینی پایتخت ولایت آلمانیا ده درباره چالاکی که با اشکراکردنی دو ریبر عبدالله اوجلان انجام دراوه ریبر اوجلان به فیلسوفی کرد نودبا و روزی 28 مانگش پلیسی برلین لامالپاری فرمی خوی درباره کارو چالاکی کانی شارکه مجی بوگره لروژه ده الکساندر پلاتس لکات شمیر دوی پاشنورو کربونو یک پرویده چه پلیسی برلین درباره مبسور دکاری چالاکی که رایگاندو کربونو که با اشکراکردنی دو تندرستی و روشی فیلسوفی کرد عبدالله اوجلانه لاکامپی پنابرانی شد رستم جودی لمخموری شالکی شگری با آزادی جسر بروجلان که لبیستی تموزی 2023 دستی پیکرو روژی 284 مین دا بردامه گروپی 56 مین لمراسب کتاب لناو رخرانی گنجان لکامپی مخور لکوبونوی گل برنامه کم پیشکش کرو کتان به شگری خوان هناو دوریان دا به گروپی 57 مین وقتی گوته زنین ام ده پیواجه گمان و نمان ده جیان دکن دولت فارسیز دخوازه مفیری جیانه که بیره برتی بکن دولت دخوازه مفیری بگه که ام بکاربن بیره برا کش جیان بکن وقتی گلی کرد به طایبت وقتی گلی مخموره ام تجاری جیانه که بیره برا که جبو خواه قبول نکن ام هر تیم برخوادانی خواه تکوشین خواه بگن آرمانج که وقتی گلی کرد بلا همو باش بزنبن نه تنی آگاهی که کجا ربراکو حیا کو امر ربراکو دنا و خود آزاد نبینن امی دشت تکوشی نخوا و برخوادان نخوا بر ندن ام برخوادان و تکوشی نخ هر چهار پارچه این کردستانه به طایبت گریلان آزادی کو ایرو لچبرین هری گران دل برخوادن ام سلام دکن وقتی گوت انسانین ایرو هر چهار پارچه این کردستانه به طایبت لچیان کردستانه شهرن هری دجوارتن دوماندن جبو به یکیجی چه دستی مواره وگه جن جوان وگه جوان مخموره وگه گل مخموره بگشتی و برخوادانی ما هر تون بردام بکن اما تجاری جیانه کی بره بردی جخوار قبول نکن و اما هر تون بگن آرمانجا برخوادان و تکوشینه جبو به یکی ام دی بیجن به سرک جیان نبه بجی سرک آپو هرشه داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستان بەردەوامە وڵاتیانی شاری و لێریش دەڵێن هێرش و بردومانەکانی دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی خاکی کوردستان و لە ناوبردنی گەلی کووردا بۆیە پێویستە لایەنەکانی هەرێم بە یەکدەنگ یەکگرتوو بن بۆ وەستاندنی ئەو هێرشانە ئەوەش هەر بە یەکگرتووی ئەوان دەکرێت.
بە شێوەک نەدیموکراتی هەیە نەمافی مرۆڤ هەیە لە تورکیا تەنها ڕژێمێکی فاشست تورکیا بەڕێوە دەبا و دش بە گەلی کوردیش بۆ سڕینەوەی ناسنامەی گەلی کورد ئۆردوغان هەوڵ دەدا ئامانجەکانی ڕژێمی تورکیا بۆ لە ناوبردننی یان سڕینەوە و ناسنامەی گەلی کوردایانە کوونێ بە تورککردنی وەکو عەرەبەکان تعریب بە تورککردنی کوردستانە هەر لە بۆ نمونە ئێمە ڕۆژئاوا دەبینێن جوانترین سیستەم بەڕێوە دەبا هەتا ئێستاکە لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستاکەەوە تورکیا دژایەتی دەکا بگرا ڕۆژانە چەند کەسیان لێ شەهید دەکا و یانەکوونێت تۆ باران دەکا ئیدیەوە بۆ سڕینەوەی گەلی کورد و تورکیا کە دوو دەوڵەتی ئەقلیمین بەردەوام هەڕەشە بوونە لەسەر ئەو ئەزمۆنەی هەرێمی کوردستان ئەگەر تەمەشای سووریا و عێراقیش بکەی وەکو دوو دەوڵەت ئەوانیش کەمتر هەوڵدا نەبوونێ لە هەموو شەچی ئەوان ئەگە ناکۆک بوون بەڵام لۆ لە ناوبردننی گەلی کورد کۆکن تورکیا بە هەمان شێوەیە سا ڕۆژانە سنوورەکان تۆباران دەکا بە فڕۆکەی بێ فڕۆکەوان بە ئامان دەگیرێ ینی سەروەری خاچی کوردستانیان پێشێر کردێت چ ئێران چ تورکیا دژی نەتەوەی کوردن. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان عێراق بڵاوی کردوەوە بەرنامەیەکی ئەلکترۆنی تایبەتیان بەڵبژاردنەکان دروستکردەوە کە لەسەر سیستەمی ئەندرۆید کار دەکا و دەڵێ لە بەرنامەکەدا دەنگ دەردەتوانێت زانێرەکانی خۆی بدۆزێتەوە لەبارەی ناوەندەکانی دەنگدان وێزگە و ناوەندەکانی ناو تۆمارکردنەوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان عێراق سەبارەت بە دروستکردنی ئەو بەرنامە کە تایبەتە بە هەڵبژاردنەکان باسی لەوە کردووە کە لەسەر سیستەمی ئەندرۆید کار دەکا و ئەماژەی بۆدا و بەرنامەکە دەنگ دەردەتوانێت زانیاری خۆی بدۆزێتەوە لەبارەی ناوەندەکانی دەنگدان وێزگە و ناوەندەکانی ناوتۆمارکردنەوە. جێگەی ئاماژەی ئەم هەنگاوی کۆمیسیۆن لە کاتێکدا کەوا بڕیارە دەی حوزێرانی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. دەستگای لووتکە بڵاوی کردوێتەوە درنگانێکی شێو ڕابردوو لە دەریای ئیجێت بەلەمێک ژێر ئاوکەوتۆ بەهۆیەوە کۆچبەرێک گیانی لەدەستدا و دوای گەیشتنی تیبەکانی فریاکەوتن توانراوە 25 کۆچبەر ڕزگار بکرێت مەدەڵە ژمارەی کۆچبەری دیکەش بێسەر و شوێن بوون. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران لەبارەی ژێر ئاوکەوتنی ئەو بەلەمەی کۆچبەران و لە دەریای ئیجە دەڵێ درنگانێکی شێو ڕابردوو بەلەمێک ناوچەی دەریای ئاگیوس ئیستۆرسی لە ڕووباکووری ڕۆژاوایی کارلۆفسی سامۆس بەلەمێک ژێر ئاوکەوتووە. دەڵێ بۆی ڕووداوەکە کۆچبەرێک گیانی لەدەستدا و ژمارێکی دیکەش بێسەر و شوێن بوون هەروەها توانراوە 25 دیکەش ڕزگار بکرێن. لە دوایین هەواڵدا وەزارەتی تەندروستی غەزە و وەزارەتی تەندروستی ئیسرائیل لەبارەی ژمارەی کوژرا و بریندارەکانی جەنگیرێوانیانەوە لە دوو ڕاگەنرایی جاددا زانیاریان بڵاو کردوێتەوە. وەزارەتی تەندروستی غەزە دەڵێ بۆی بۆردمانەکانی ئیسرائیل تا ئێستا 34448 هاوڵاتی لە غەزە کوژراوە هەروە ژمارەی بریندارەکانیش گەیشتۆتە 77643 کەس و وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش دەڵێ ژمارەی کوژراوانی وڵاتەکەی بۆی هێرشەکەی حەماسە و گەشتۆتە 1400 کەس نزیکەی 5000 دیکەش بریندار بووە. لە بەرەبەیانی حوتی مانگی تشرینیەکەمی ساڵی ڕابردوو چەکدارانی حەماس لە ڕێگەزاران موشەکۆێریشان کردە سەر ئیسرائیل کە لە ئەنجامدا بازاران کەس بوونەتە قوربانی ئاوارە بوون تا ئێستا